بۆیە پسپۆڕێکەڵێ ئەڵێ إن الذي يتحكم في الإعلام يتحكم في عقول الناس. ئەوەی ئیعلامی بەدەست بێ کۆنتڕۆڵی ئیعلام بکە کۆنتڕۆڵی عەقڵی خەڵکی شەکە وان لێ بکات چۆن بیر بکەنەوە حەزیان لە چی بێ حەزیان لە چی نەبێ چی شتێ جوانە جوانیش نەبێ جوانیەکەی ڕازێنێتەوە. بۆیە ئاز دەکانم میدیا سۆشیال میدیا ئیعلام بە شێوەیەکی گشتی ئەو کارانەیەکە ئێستا هیچی بووەتە و کارە بە دەگمەن ئیعلامی ڕازگۆ بینی لە ئیعلامە پڕە لە جادوگەر ئیعلام پڕە لە درۆزن پڕە لە سەختەچی پڕە لە فێڵباز پڕە لە چەواشەکەر ڕووماڵی ڕووداوێکە بۆکەن ڕووماڵی هەموو ڕووداوەکە بۆ ناکەن تەنها ئەو لایەنەی کە جەنابی سوڵتان پێی جوانە پێی ڕازیە ئیتر هەمووی پێ پیشان نادا یعنی تەنها کونجێکی تەنها دیمەنێکی پیشانەدا ئیتر تۆ لە ڕێگەی ئەو دیمەنە و باوەڕ بە ڕووداوەکەکەی ئەچیتە ژێر فشاری ئیعلامەوە. ئاز دەکانم نمونەتان بۆ بێنمەوە یەکێک لەو نمونانە فیلمێکی ئەمریکیە ئەو فیلمی ئەمریکیە پاڵەوراوە بۆ 6 خەڵاتی ئۆسکار لە ساڵی 2015 پاڵێورا بۆ 6 خەڵاتی ئۆسکار نەک 1 خەڵات 6 خەڵاتی ئۆسکار پاڵێورا بوو. باشە ئەو فیلمە باسی چیەکە؟ باسی نیشانەشکێنێکی ئەمریکیمان بۆکە نیشانەشکێنی ئەمریکی کاتێ عێراق داگیر کرا لەلایەن ئەمریکای داگیرکەرەوە اینجا ئەو فیلمەیان دەرکردووە ئەو فیلمە دەرکراوە بزانە هەموو مناڵێکی عێراقی وەکو درڕندە وەکو تیرۆریست پیشانەدا هەموو ژینێکی عێراقی وەکو تیرۆریست و درڕندە پیشانەدا پیر گەنج کچ کوڕ هەمووی وەکو تیرۆریست پیشانەدا. بۆیە ئەم نیشانەشکێنە هەر لە فیلمەکە 200 چەندێک یعنی نزیکەی 360 کەس 160 کەس ببورن 160 کەس بەدەستی خۆی ئەکوژێت مناڵ یەکەم کەس کە کوشتێتی مناڵێکە هەر مناڵێکە باڵغ نەبوو مناڵێکی بچوو ئەیکوژێ اینجا دوای دایکی ئەکوژێ هەرچەندە تۆمارەکان ئەڵێن ئەو 160 کەسە کە کوشتێتی ئەو کەسانن کە بە فەرمی لە وەزارەتی بەرگری ئەمریکا ناویان نووسراوە کە ئەم نیشانەشکێنە کوشتوونی بەڵام ئەڵێ لە حەقیقەتە لە زیکرهاتی خۆیان باسەکە کە زیاتر لە 250 کەسی کوشتووە بەڵام وەرە ئەم کەسە بوو بە پاڵەوان هەموو شعبی عێراقی ناشرین کرا اینجا سەربازی ئەمریکیش وەکو سەربازێکی میهرەبانی دەم بە خەندەی دەم بە پێکەنین لێوان لێو لە ڕەحمەتە پیشانە درێ خەڵاتە کرێ ئەمە هەموو لە ڕێگەی چیەوە بوو لە ڕێگەی ئیعلامەوە بوو. بۆیە ئاز دەکانم ئەگەر کەس فاسق نەبێ ئیعلام فاسقە خوای گەورە فەرمی إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. آمان صد آمان نخلتين نكون ژێر فشاری ئیعلامەوە شەڕی طایفی بکەن شەڕی مەذهبی بکەن شەڕی قەومی بکەن شەڕی وەتەنی بکەن ئیلانا دوای لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە یەکسەر باوەڕ مەکەن کەسێک ئێنێتە پێشەوە دان بە تاوانانێ مەرجنیە وابێ کەسێک وەکو پاڵەوان پیشانە درێ مەرجنیە وابێ ئەو ئامێرە نەفرەت لێکراوە وای هاتووە ئێستا. بۆیە ئەگەر زۆر وریانەبی ئەکەویتە ژێر فشاریەوە ئەو کاتە بە بێعەقڵی بیرەکەیتەوە بە عەقڵی خەڵک بیرەکەیتەوە بە چاوی خۆتە بینی بەڵام لە حەقیقەتە چاوی تۆش نییە چاوی ئیعلامە بە گوێی خۆتە بیسی بەڵام گوێی خۆت نییە گوێی ئیعلامە اینجا بەدەستی خۆت واژوەکەی لەسەر هەندێ بڕیار بەڵام حەقیقەتەن ئەوە دەستی تۆ نییە دەستی ئیعلامە وای لێکردووی.